لەم شەقامە کۆن و دێرینەدا داخوازیەکی زۆر لەسەر خواردنە کێوی و نێوخۆیەکان هەیە. لێرە جۆرەها گۆشتی باڵندە دووەدەست دەکەوێت. لە گەڕەکی تاعجیل هەم بە برژاوی و هەمیش بە کوڵاوی ئامادە دەکرێت بۆیە تا بەرەبەیان هەر قاڵە باڵغە و خەڵکی ڕووی تێدەکات. کۆتر و ڕەشوێلە و گاپەڕە پۆڕە سوسکەیە هەوێردەیە مراویە فڕۆزی کوردەواری ئەو نەوع بابەتانەمان هەیە هەموو وەختێک لێرە تەلەبیاتی زۆرە چە زۆربەی خەڵک دێ لەبەر پەلەوەر و شتوادێ ئیدیش هەیە بابنێ لەبەر مشویات و شتوادێتن بەزێ زۆری لە بۆ پەلەوەر دێتن پەلەوەری چێوی و شتانە. سروشت و تایبەتمەندی شەقامەکە وایە هەموو چین و توێژێک سەردانی دەکات و بە سادەیی لەگەڵ یەکتری گفتوگۆ و دانیشتن دەکەن. لێرە دەی کۆمەڵە خەڵکێک دەبینی کە پێشتر بە ساڵ نەدبینیوە بۆ نمونە لێرە کە دەگەڕێی پیاسە دەکەی دادەنیشی گفتوگۆ دەکەی کەش و هەوایەکەی کەلتورە تایبەتمەندیەکەی تعجیل لە هەولێری پایتەخت لە شەوان تایبەتمەندێکی خۆی هەیە خۆشێکی خۆی هەیە لەزەتێکی هەیە ئەو لەزەتە لە زۆربەی شوێنی تری دنیا نابیندرێ. بەشێکیان خۆیان بە یاریەکانەوە سەرقاڵ دەکەن و زیاتر لە یەکتری نزیک دەبنەوە و شەوانە لێرە کاتەکانیان بەسەر دەبن. کە دەرەی تعجیل یعنی هەولێر یعنی تعجیل ئەوە دێر زەمانەوە خەرگ هاتوو ئێرکوانە دەکاتن ئێرەش بەوەی مەشهورە شەوانە ئەوها خەرخڕ دەبیتەوە ئەوجە بگرە لەو شتە کۆنانەی بابرین وەکو تەیر و تارەکان ئەو ئەنوەح تەیری لێلۆ خواردن شەوانە خەرک دێتن وەخت بەسە دەباتن. فەلاح حەسەن یەکێکە لەو کەسانەی کە تەمەنی خۆی لەم گەڕەکەدا بەسەر بردووە داوا دەکات سیمای گەڕەکەکە وەک خۆی بمێنێتەوە و نۆژەنیش بکرێتەوە. باپیرم لێرە ژیایە بابم لێرە ژیایە بەخۆشم بۆ لێرە دەژیم وەکو کەلتورێک بمینێتەوە لە بۆ چەندنەوە چیتکە بمینێتەوە گەڕەکە دەستکاری نەکەن تێکی نەدەن ئیحتیمام پێ بدرێتن ئیحتیمام بۆ گەڕەکەی بدرێتن یعنی نۆژەنی بکەنەوە. گەڕەکی تاعجیل دەکەوێتە نزیک قەڵای هەولێر مێژوویەکی دۆر و درێژی هەیە هەندێک لە شارەزایانی مێژوو دروستکردنی ئەم گەڕەکە بۆ نزیکەی 200 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێنەوە بۆیە بەشێک لە خانووە کەلەپۆری و دوکانەکانی نێو ئەم شەقامەدا ڕۆخاون یاخۆت سیمایان تێک چووە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.